خوشکانی ئیسلامی هەڵمەتێکمان ڕاگەیاندووە. هەمووان لەو هۆڵە کۆبوونەتەوە و سەرقاڵی دۆزینەوەی ڕێگایەکن بۆ ئەوەی کۆمەڵگەی کوردی دووبارە ببنەوە کەناری ئارام و چیتر ژن بە بیانووی بێبنەما نەکوژرێت. کەناڵێکی خێزانی وامان نییە کە تۆ تست نەبێ مناڵەکەت سەیریکە. نووسنگەی هەولێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە درێژەی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان مێزگردێکی لەسەر بابەتەکانی کوشتنی ژن لە نێوان شەرع و عورفی کۆمەلگادا و کاریگەری فلیمە بیانیەکان لەسەر تێکچوونی شیرازەی خێزان و زیادبوونی تەلاق ڕێکخست. ئەمە زمان لە سازکردنی ئەم پانێڵە بریتە لە خستنە ڕووی چوار بابەتی گرنگکە بۆ ئەو ڕۆی بە ئەوڕۆ گرنگە یعنی مە کۆمەلگا تێدا ئاگادارکەینەوە با بڵین یان هۆشاریکەینەوە لەوەی کە ئێشان لەوانە کوشتنی ژنە نێوە شەرع و عورفی کۆمەلگادا گومان تێدا نییە کە دەزانین ئێمە خەڵکانێک لە پەنایدینەوە ینی ژن دەکوژێ یاخۆ زوڵم دەکات یاخۆ هەر کارێکی نەشیا ئەنجامەدا دین دەکاتە پاساوی بەناوی شەڕەوپارێزی ئاماری تەلاق یانی ئێمە لە 2011 یاسایەک دەچوو بەناوی یاسای بەرەنگاربوونەوەی تووشی خێزانی ئێمەکو خۆمان خوێندوو بە خوێندنەوەیکی وامان هەبووە کە لەوانەیە هۆکار بووبێ بۆ زیادبوونی تونند و تیژەکانیش نەک ئەوەی کە هۆکار بێ بۆ چارەسەرکردنی. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی تونند و تیژی دژی ژنان زۆربەی ئەو کەسانەی کە ساڵانە لە هەرێمی کوردستان تونند و تیژی بەرامبەر ژنان ئەنجام دەدەن یان دەیان کوژن شەرەف و دین دەکەنە پاسا بۆ ئەنجامدانی کارەکەیان. زانایەکی ئاینیش دەڵێت کۆمەلگای کوردی لە ئێستادا بەراورد بە 1400 ساڵ بەر لە ئێستادا زۆر بەرەو داخراوی چووە. کوشتنی ئافرەت بە پاساوی شەرەف کاتێ بەراورد لەگەڵ دەقە پیرۆزەکان و ژیانی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام سێرەکەی جیاوازێکی زۆر ئەبینی لەو لە نێوان ئەو دەقە پیرۆزانە و هەڵس و کەوتی ئێستەی موسڵمان. بەڵکو زۆر جار وتومە پێش 1400 ساڵ لەمەوە پێش کرانەوەیەکی زۆر لە نێو کۆمەلگای مەدەنیە ئێستا دوای 14 سەدا داخراویەکی زۆر لە نێو کۆمەلگای بەناو مەدەنیە. کەسێک ئەگەر کەسێک ببینێ زیناکە بۆ نمونە ئەبێت 4 شایەت بێن ئەگەر تۆمەتباری بکە ئەگەر 4 شایەت نێنێ ئەو کاتە دارکاری ئەکرێت اینجا شایەتی بە هیچ شێوەیەک لێ قبوڵ ناکرێ اینجا بە فاسقیش لەنەو کۆمەلگادا ناو ئەبرێت. لە ساڵی 2010 تا 2017 53,000 ژن لە هەرێمی کوردستان تەلاق دراون. ئەمەش لە کاتێکدا ماوەی چەند ساڵێکە پەرلەمانی کوردستان یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دەرچواندووە. پارێزەرێکیش دەڵێت ئەو یاسایە کەم و کوڕی زۆری تێدایە و ئامانجی خۆی نەپێکاوە پێویستە هەموار بکرێتەوە. بێگومان ئەمە ئەوە دەسەلمێنێ کە یاسای تونند و تیژی خێزان و ئامانجی خۆی نەپێکاوە کەم و کورتی تێدایە کە پێویستی بە چاکردنە یاخود یاساکە پێویستی بە هەموارکردنەوەیەکی سەرتاسەری هەیە نەوەک تەنها چەند مادەیەکە چونکە سیر دەکەین لە گەلێ حاڵەتدا یا خودی یاسای تونند و تیژی بۆ خۆی بووتە هۆکارێک بۆ زیادبوونی بەرزبوونەوەی ڕێژەی تونند و تیژی کە لە کۆتازار دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوە. سەرەڕای هەبوونی ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی ژنان تا ئێستا نەتواندراوە پرسی کوشتنی ژن بنبڕ بکرێت. ئەوەی لە ئێستادا ئەو ڕێکخراوانە لە کاتی کوشتنی ژنێکدا ئەنجامی دەدەن جگە لە دەرکردنی بەیاننامە و دەربڕینی ناڕەزایی هیچی دیکە نییە. بەڵام ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەردەوام هەوڵی داوە پرسی ژن لە ڕێگەی قورئان و حەدیث چارەسەر بکات کە دەرمانی سەرجەم برینەکانی کۆمەلگایە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.